بەڵێ سەبارەت بە هێرشەکانی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان لە عێراق و دۆخی عێراق و ناوچەکە بەڕێز باڵیۆز جۆن گرێیک یاریدەدەری تایبەتی پێشووی جۆرج بۆش بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزم لەگەڵمانە بێت. سوپاس بامەدەبوونی بەڕێستان. بەڕێز جۆن گرێیک، چی وا لە ئەمریکا دەکات لەم ڕۆژهەڵاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم دۆخە ئاڵۆزەیە بمێنێتەوە؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرژەوەندێکی استراتیژی هەیە لە ناوچەکە. ئەمریکا ڕۆڵی هەیە لەو ناوچەیە. چەند ساڵێکە لەوەیە کە تقریباً لە 2 سەدەدا ڕۆڵی هەبووە لەو ناوچەیە و دەمێنێتەوە. تمام مادام دێ بمینە لێت بەرامبەردا ئەم ئاخفتنە حکوومەتە عێراقی وەربگرین دژی وان ئێرشانە کورسەر گروپên چەکداری هاتینە ئەنجامدان و ئەڤروکەژی جوینە کە هەفپەیمانی ئیدارە دەولەتی هەبووە ئەف ڕەتکردینەت خوازنجی حکوومەت و هەفپەیمان ڕێککەون ji بووی دەرەخستنا هێزن ئەمریکی و هێزن هەفپەیمانان يعني الداوية مادام اگر حكومت و عراق بخود بيت امريكا بدركبه امريكا دي چه بحل بجيره استراتيجيات اول نافچه يانجي دركفتن و دور خستنا مترسيان. پێش هەموو شتێ دەبێ سیر بکەین بزانین کە بۆ عێراق ئەم قسەیە کردووە. حکوومەتی عێراق کاریگەری ئێرانی لەسرە، حکوومەتی ئێرانی لەسرە، بۆیە لەم کەیسەدا ئێران گوشار لە عێراق دەکا لە ڕووی سیاسەتەوە و حکوومەتی عێراق بەکاردەهێنێ لە بەرژەوەندی خۆی. بەدڵنیاییەوە ئەمریکا پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ عێراق و ئەمریکا باشە زانێ کە چۆن مامەڵە لەگەڵ عێراق بکە وەکو وڵاتێکی سربەخۆ و پێشتریش پیشانی داوە کە ئەگەر حکوومەتی عێراق بیەوێت بەجێی بێڵێت وەکو 2011 مە دەکشینەوە و ئەگەر دواتر حکوومەتی عێراق داوای کرد کە بگەڕێنەوە 2014 دوایی دەرکەوتنی داعش ئێمە گەڕاینەوە جارێکی دیکە. بۆیە ئەمە پەیوەندیەکی باش و ڕاشکاومان هەیە لەگەڵ حکوومەتی عێراق. بەڵام کێشەکە ئەوەیە کە داواکاریەکە لە ئێرانەوە بێ و لە ڕێگەی عێراقەوە. ئەمە کێشەکەیە. بۆیە ئێمە دەبێ واقعبین بین و بزانین کە حکوومەتی ئێران داوا دەکات ئێوە بکشین و نەک عێراق. زۆر باشە. بەڕێز جۆن جۆ بایدن لە نامەکەیدا بۆ کۆنگرێس ئەڵێت لە داهاتوودا هەنگاوی دیکە دەگرینە بەر. هەنگاوی داهاتووی ئەمریکا چی دەبێت؟ ئەگەر باسی کردەی سەربازی دیکە دەکەی من دڵنیام کە دەیەوێت کە و هەوڵ دەدا بۆی کە توانایی سەربازیەکانی ئەو میلیشیانە لە عێراق کەم بکاتەوە کە هێرش دەکەنە سەر هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە و ئەگەر مەبەست ڕێکاری دیکە بێ لەوانەیە سزا بێ، لەوانەیە سزای دارایی بێ، سزای گەشتکردن بێ و ژمارەیەک سزا هەن کە ئەکرێ ڕێکار هەن کە ئەکرێ ئەمریکا بیخاتە سەر ئەو میلیشیانە. بەڕێز جون ئەس جرا خفتنەکە وڵاتیان عێراقی بکەم یعنی پرۆستژی عێراقیت بێژن ئەمریکا نیا جدیەش ناوبەرنا گروپên çekdarît nava Iraqê de eger bivêt cihêtwana diyarin û zanijît ki piştgîrawanat kek û İran e eger ciddî be bû çî karekê wisa naket yani ji bo wê apsane heye yekcarî gropên çekdarî ji nav bit û lêdaneke pêz jî li İranê bidit. پرسیارەکە ئەوەیە ئەم ملیشیانە بارودۆخەکەیان زۆر ئاڵۆزە. ئەمانە لەژێر هەژمونی ئێرانن و بەشێکن لە منزومەی دیفاعی عێراق. بۆیە ئەمە زۆر زەحمەتە، کێشەیەکی ئاڵۆزە بەڕاستی لە ناوبردنیان کە تۆ لە ناوت برد واتە ئێرانت لە ناو بردووە و بەشێکی سوپای عێراقیش لە ناو بردووە. زۆر باشە. هێرشەکانی ئەمریکا لە ناو خاکی عێراقدا بۆ سەر گروپە چەکدارەکان، هێرشی گروپە چەکدارەکان لە ناو خاکی عێراقدا بۆ سەر ئەمریکا، هێرشی وڵاتانی تر بۆ سەر خاکی عێراق. عێراق خاوەنی سەروەریە وەکو هەر وڵاتێکی دیکە مافی بەرگریکردنی لە خۆی هەیە، مافی هەیە کە سەروەری وڵاتەکەی بپارێزێت. ئێستا لەلایەن ئەمریکا و گروپە چەکدارەکان و وڵاتانی دیکەەوە هێرشەکرێتە سەر عێراق بە هەر بیان و یەک بێت. ئەو عێراقا ئێستا
ئەندامی نەتەوەیە گرتووەکانە و یان لە عێراقدا پێناسەیەکی دیکەی سەروەری هەیە بۆ ئەمریکا. وەک پێشتریش باسم کرد ئێمە دەبێ سەیری ڕۆڵی ئێران بکەین کە دەیگێڕێ لەم دۆخەدا. عێراق وازی لە سەروەری خۆی هێناوە لە هەندێک شتی خۆی هێنا و داوێتە دەست ئێران. ئێران ئەم شتانە بەڕێوە دەبا، ئێران هەندێک سیاست بۆ ئێران دەکا و بۆ عێراق دەکا، بۆیە ئەمە یاریەکە دەکرێت و ئێران دەیکا یاریەکە. بۆیە ئەگەر باسی سەروەری عێراق دەکەی و دەبێ باش بزانین کە عێراق نەیتوانیوە کە مافەکانی خۆی یاخود سەروەری خۆی وەکو ئەوەی کە هەیە بیپارێزێت. ئەم بجارێ ڕۆژکەوانە زەڵالی بێژین، یعنی ئەمریکا وڵاتە ئەوروپا حتی ناوچەیەکی گەلە جۆرە بەحسی ئیرانی کردی نەکو سەر ئێشەش بووی ناوچەیە پرزگرێکل عێراقی، سووریە، یەمەنێ، لوبنانێ گەلک وڵاتە دنجی دروستکردینە بڕاستیژی زەڵالی. ئەمریکای پلانێک هەیە ji بووی گۆڕانکاریەکە، یعنی شەڕێکی بکرد دژی ڕژێما ئیرانێ ڕژێم بێتە گوهۆڕی یانژی بتنێ ئەگەر هەلکردنەت ناوە ناوچەی داوەتێ تەکردن و دیوا بەردەوام بە. پێش هەموو شتێ دەبێت تێبگەین کە ئێران لەوەیە، ئێران لە ناوچەکە بوونی هەیە، هەژمونی هەیە و ئەمریکا لەوێ نییە بەو شێوەیە. ئێران دراوسێ ئەو وڵاتانە، ئێران میلیشیای هەیە و هاوکاریانەکە لە ڕووی ڕاهێنان و چەک و پارەوە و بە هەموو شوەیە کە ئامادەیە هاوکاری ئەم میلیشیانم کە ئەمە پرسیارەکە ئەوەیە کە چۆن بتانی مامەڵە لەگەڵ ئێران بکەی. ئێران دەیەوێت بۆی کە بێتە هێزی سەرەکی لە ناوچەکە لە ڕژڵاتی ناوەڕاست و ئەم یاریەش بۆ ئەوە دەکا، ئەم کوشارانش بۆ ئەوە دەکا، ئەم میلیشیانش بەکار دەهێنێ بۆ جێبەجێکردنی سیاست و استراتیژی خۆی. یەک لەوانە حەماسە کە ئێران بەکاری دەهێنێ بەڕاستی و ئەو میلیشیانە دیکە کە خۆتان دەزانن. ئێران دەبێ باجێکی زیاتر بدا کە ببێتە وڵاتێک کە هەژمونی لە ناوچەکەدا هەبێ و بێتە هێزێکی سەرەکی لە ناوچەکەدا. دەبێ باجی بۆ بدا بە ئاسان نییە واتە ئەمریکا بەڕێز جون هەماش بسیۆرە تەبخولتە ڤەگرەی نەبتوت بژیت چاوە ئەم تەعاملێت گەل ئیرانێ بکەین، یعنی وڵاتên navçe çawa teamülê gel Îranê bikin yan jî Amerîka çawa teamülê gel Îranê bike. ئێران پیشانی داوە کە کاریگەریەکی زۆری هەیە لە 5 وڵات، لە لوبنان، لە سووریا، لە ئەفغانستان، لە یەمەن، لە لیبیا و مامەڵەکردن لەگەڵ ئەو وڵاتانە زۆر زەحمەتە. بەڵام ئێران لە پشتیانە و پێیان دەڵێ چی بکەن، چۆن جوڵە بکەن، بۆیە زۆر زەحمەتە. سەرۆک بایدن هەوڵی داوە کە ئێران بگەڕێنێتەوە با بڵێن بیکاتە وڵاتێکی ئاسایی لە ڕێگەی ڕێکەوتنی ئەتۆمیەوە کە ڕێکەوتنیکی ئەتۆمی هەبوو، بەڵام ئیتر نەما ئەو ڕێکەوتنە. ئەمە ئامانجێک بوو کە ئێران وا لێ بکەن کە وڵاتێکی بەرپرس بێت و بزانێ ڕێز لە کۆمەلگای نێودەوڵەتی و دراوسەکانی بگرێت و پابەت بێ بە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمەوە. ئەم ئیدارەی ئەمریکا سەرکەوتوو بووە لە مامەڵەکردن لەگەڵ ئێراندا. ئەمە لە ئینگلیزیا پێڵێن وەڵامێکی $1000 با بڵێن چەندین $1000 دەوێتە پرسیارێکی زۆر قورست کردووە. بۆیە یەکێک لەو شتانە ڕێکەوتنی ئەتۆمی بوو کە ئێران
با بڵین وەکو پێویست نەیتوانی ئەم ڕێکەوتنە بپارێزی و لە دەستیدا لە 2011 کاتێک کە ڕێکەوتنەکە کرا ئێران ویستی و ئێران ئەسڵەن دەپاڕایەوە لە کۆمەلگای نێودەوڵەتی بەوەی کە ئەم ڕێکەوتنەی لەگەڵ بکەن و ئێستا شتەکە گۆڕاوە ئێستا ئێران خۆی لە ڕووی سیاسیەوە خۆی ڕێکخستوتەوە و هاتووتە دەرەوە لە دەرەوەی وڵاتەکەی خۆی و ئێمە دەبێت ئێستا مامەڵە لەگەڵ ئەم پەلوپوانە ئێران بکەین. بەڵێ بەڕە جۆن پرسیارێکی دیکە پێتان وایە ئەم شەڕە بۆ کارەتانێکە لە عێراق و لە سووریا و لە غەزا ئەکرێت کۆتایی بە یەکتر بهێنرێ ینی بۆ نمونە ئەمریکا کۆتایی بە ئێران بێنێت ئێران کۆتایی بە ئەمریکا بێنێت لەم شەڕە بۆ کارەتانێکە ئەکرێت لەم ناوچەیە؟ من پێم وانە بتوانین بڵین کە ئەمە کۆتایی پێدێن مەبەستم لە لایەن سوپای پازدارانەوەی تر وازەهێنن و یاخود ئەو میلیشیانەی کە لە عێراق هەن سەر بە ئێرانن ئێران ئەم کارە دەکا و ئەم هانی ئەم میلیشیانە دەکات بۆی کە هێرش بکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا ئێران ئامانجی دیکەی هەیە و دەیەوێت کە ئەمریکا لە ناوچەکە بکشێتەوە بۆیە بە بۆچوونی من ناکرێ پێشبینی ئەوە بکەین کە ئێران و ئەمریکا واز لەم هێرشانەیان دێن بۆیە ئێران هیچ جۆرە دەرفەتێکی نەهێشتوێتەوە بۆی کە لە ڕووی دیپلۆماسیەوە لە ڕووی سیاسیەوە گفتوگۆی لەگەڵ بکرێ و چارەسەری کێشەکان بکرێ من نازانم کە ئەگەر تۆ ئەم دەرفەتەی نەهێشتوێتەوە چۆن نتوانی لەگەڵی دابنیشی و قسە بکەی و واز لەم کردەوانەی بێنێت گەلک سوپاس باڵیۆز جۆن کریگ یاریدەدەرێ تایبەتی سەرۆکێ بەرێ ئەمریکا جۆرج بۆش بووی ڕووپڕووبوونا تەروریزمی زۆر سوپاس.